خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەم شەو لەگەڵ بەڕێز ئاری هەرسی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە گفتوگویەکی ڕاشکاوانە لەبارەی قەیرانەکانی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان یەکێتی و پارتی هەروەها هەوڵەکانی یەکێتی و پارتی بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و تۆکمەترکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و وەڵامدانەوەی داوای ڕەوای خەڵکی کوردستان دەکەین. هەڵبەتە لەگەڵ ئەوەشدا باز لە پلانی یەکێتی و پارتی دەکەین بۆ چوونیان بۆ بەغدا و بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان. لەگەڵ ئەوەشدا لە کاگاری دەپرسین زۆر جار لە پێشاتە سیاسی جیاجیەکان و جۆرا و جۆرەکاندا ڕەخنە ئاراستەی پارتی دموکراتی کوردستان دەکرێت. ئەوان ئەو ڕەخنانەی خەڵک چۆنچۆنی مامەڵە لەگەڵ دەکەن چۆنچۆنی وەری دەگرن. ئێوە بینەر بن و ئێمەش لەگەڵ کاک ئاری هەرسین گفتوگویەکی ڕاشکاوانە دەکەین. کاگاری بەخێر بێت. سوپاس. کاگاری لە قەیرانەکانەوە دەست پێ بکەین. ئەگەر کاگاری تەوزیفێکی دۆخەکەمان بۆ بکات ئێستا لە چ قۆناغێکین لە قۆناغێکی مەترسیدارین یا لە قۆناغێکی وەستا و ئستقرارە. مەبەستم دۆخی سیاسی هەرێمی کوردستانە بە تایبەتی لە بواری حکومڕانی و بە تایبەتی یان پەیوەندی نێوان هێزولانە سیاسیەکان بۆی مەجالەکە بۆ جەنابەت ئاسانترکرد. بەڵێ خۆی ئەزانی چۆنە زۆر سپاس. وەزعی سیاسی لە هەرێمی کوردستان نابێت جا بکرێتەوە لە وەزعی سیاسی لە خۆرهەڵاتی ناوەڕاست لەبەری بەشێکەکەی لەژێر کاریگەریایەتی کەم و زۆر تەسیریشی هەیە لەسەری یعنی هەرێمی کوردستان. اینجا بۆیە ئەوەی کە ئەم ناوچەیە لەم فترەیە پیاڕوا لەم قۆناغەیە بڵێن ئەوە ئێمە ژەگرێتەوە مەشتە عامەکە. مەبەستیشم لەوە چییە؟ مەبەستم لەوەیە کە هێزەکانی ئەمریکا لە کۆتایی ئەم ساڵ نیازیانەیە بکشێنەوە لەسەر ئەمە لێدوانی جیاواز لە بەغایرێ هەم لەلایەن ئەمریکیەکانەوە هەم لەلایەن بەغاوە. مەسەلەی داعشەیە. ئێمە وەکو هەرێمی کوردستان یعنی کەم و زۆر کێشەمان هەیە لەگە پەکەکە لە ناو لایەنە سیاسیەکانە ئەو لایەنە سەرچەکانی حکوومەت هەرسێ لایەنە سەرچەکە یعنی ئێمە و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان هەرچی تیمی حکوومەتە یعنی ئەگەر بەعام بیری لێ بکەیتەوە خۆی جارجار جواب و جوابانەوە بێ بەڵام شتێک تەبیعیە و لە هەموو دنیا هەیە. بڵێن تیمەکەی حکوومەت سەرقاڵی حکومڕانی و جێبەجێکردنی بڵێن بەرنامەی چاکسازی و ئەمانەیە. ئیتر ئەوەی تریش کامێنێتەوە کە حەقە باسی لێ بکەین. ئێمە کێشەی هی ئابووریمان هەیە لە هەرێمی کوردستان. ئەم کێشەی هی ئەمڕۆ نییە. زۆر کۆنترە. اینجا بۆیە یعنی ئەگەر لەسەرەوە سەیری بکەیت بە قەناعەتی من تەحەدیات زۆرن. اینجا هێشتا باسی ئەوەشمان نەکردووە کە سبەینێ دوو سبەی هەفتەی تر مانگی تر ئەبێ بچین بۆ بەغا ئەبێ لەوێ دانووسان بکەین. ئەوە تۆرێکیانە اینجا بۆیە بەعام وەزعەکە تەحەدیاتی زۆری تایە ڕاستی یعنی بەعام ئەگەر بە یەک جوملە بڵێم. ئەمریکا ئەوێ بکشێتەوە هێزە سەربازیەکانی وڵا بەڵام قسەی لەبارەوە کردوڵێ 2500 سەرباز وەکو ڕایشکار هێڵمەوە و بینیمان مەسەلەن لە ئەفغانستان چی ڕوویداوە ئەو جم و جۆڵانی ئەم دوایەی داعش یەکێتی و پارتی لەو ئاسن لە ئاستی وەڵامدانەوەی هەر پێشات و ڕووداوێکن تۆکمەیان پەیوەندی نێوان ئەو دوو هێزە ئەگەر ئێمە و یەشێتی وەزعمان باش بێت ئەتوانین بەڕووی هەموو تەحەدیاتێک ببینەوە. بەڵام ئەگەر ئەمڕۆ باش بین و سبەینێ باش بین دوو سبەی باش بین و سێ سبەی خراپ بین ئەوە ناتوانین بڕووی ئەو شتانە بێتەوە. اینجا بگەڕێمەوە سەر ئەوەی بڵین کشانەوەی سەربازەکانی ئەمریکا یا هێزەکانی ئەمریکا شەڕکەرەکانیان لە عێراقا خۆی بەڕاستی ئەم کشانەوەیە لە قازانجی خۆرهەڵاتی ناوەڕاست لە قازانجی عێراق و لە قازانجی کوردستان نییە. بۆ لەبەرەوەی عێراق یعنی وڵاتێکی توم و تۆڵ نییە بەو نەوعی کە برمیچەکەی دڵۆپەنەکە هیچ کێشەی نەبێت و ئەمانە بەدیلی هی ئەمریکیەکان دوایەوە کە ئەوان ڕۆشتن ئەگەر عێراق پێویستی بە هاوکاری بێ ئەبێ بیر لە چی بکەیتەوە
ئەبێ بیر لەوە بکەیتەوە بڵێ لە ناو دووەلی ئیسلامیە یا دووەلی عەربی یا دووەلی عەربی بە هاوکاری بڵێن دراوسەکانی عێراق هێزێکی پشتیوانی تایبەت بۆ هاوکاری عێراق بۆ ئێرە بنێرن بەڵام ئەنجا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە ئەتوانێت بەو دیسیپلینەی هێزی هاوپەیمانان لە عێراق ئیش بکات ئەمە یەک دووهەم ئایا ئەو تەکنۆلۆژیایی پێیە سێهەم ئایا لایەنەکان خۆیان ئەو لایەنانەی کام هێزە پێگەێنن لە خۆڕاڵەتی ناوەڕاست بای ئەوەنە بڵین تەنسیق و لێکتێگەیشتن لە نێوانیانە هەیە کە ئەو بۆشایە پڕکەنەوە بۆیە بەڕێی من ئێمە لە ساڵی داهاتووە بەرەو ڕووی حاڵەتێکی زۆر تایبەتیە بینەوە کە ئەگەر بە عەقڵانە تەعاملی لەگەڵ نەکرێ ئەگەر دیسانەوە هاوپەیمانی نێودەوڵەتی بە شێوەیەکی تر ئەگەر پشتیوانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان نەکا وەزعەکە زۆر نە لە قازانجی ئێمە بێ نە لە قازانجی هەندێک وڵاتی ناوچەکە بە دەوڵەمەند و فەقیریەوە هەم لە قازانجی بڵێن بەرژەوەندەکانی ئەوروپا و ئەمریکا پەیوەندیەکێتی و پارتی چۆن نەبین لە ئاستی سیاسی باسی تیمی حکوومەتت کرد کە هەندێک جار وەڵامکاری هەیە و بەڵام لە سوورە عامەکەیە ئەوانیشی خۆیانەکەن پەیوەندی نێوانی شێتی و پارتی لە ئاستی حەزب چۆن نەبینی ئەزانی کاکەزانە دوو پارتیویشێتی هەیە ئەگەر مەبەستێ بڵێ پیادەی پارتی هی ئێمە و هی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە لێک تێگەیشتن لە بینمانە هەیە و ڕابردوش سەلماندوێتی ئێمە بە شێشەی زۆر قورستراو بە تونێلی زۆر تاریکترا تێپەڕیوین بەڵام هەمیشە ئێمە یەکێتی توانیمانە بگەینە لێک تێگەیشتن و مەسەلەکانی خۆمان حەل کردووە ئەمە بەشێکێتی بەڵام بەشێکی تری یەکێک ئەندامی سەرکردایەتی یا لە ئێمە یا لە یەکێتی نیشتیمانی کوردستان یا کادرێکی پێشکەوتووە هەندێک جار هەندێک قسە فڕێەیە و هەندێک قسە ئەکات کە گۆمەکە ئەشڵەقێنێ کە هیچ مۆجیب ناکە بەڵام خۆشبەختانە ئەو کەسانەی کەم ئیشاناکەن جان بەسم خۆشمانە هام ئەمە تەعن نییە لە ئیشەتی ئەو کەسانی کە ئەم شتانە ئەکەن ئەمانە محلێکی زۆر مهمیان لە عێرابا نییە خۆشبەختانە دەسەڵاتیان بەدەست نییە خۆشبەختانە بڕیاریان بەدەست نییە لەبەرەوە قسەیە کە فرایە وەکو خەبەرێکی ئەوەنی ڕۆژانەی خوێنێتە خەبەرێکی هاکەزایی ئەلەو بابەتانێ بەڵام ئێمە وێشێتی پێویستە زۆر نەگەی مۆیشێتی هەموو حیزب سیاسیەکان ها بەڵام بە تایبەتی ئێمە وێشێتی ئەبێ ئاگامان لێبێ ئێبێ نەبینە حیزبی فەیسبوک و ئینستاگرام ئێمە حیزبین ڕابردوومان هەیە خەباتمان هەیە شەهیدمان ناوە خوێنمان ناوە بۆ ئەو وڵاتە ماندوو بووین معقولێ ئێستا لەو بەرزاییەوە ئەوەنە دابەزین هەستین لە جیاتی ئەوەی لە ژووری کۆبوونەوەیە بە یەکەوە قسە بکەین لەسەر فەیسبووکەوە تعلیقمان هەبێ لەسەر سیاسەتی یەکتریەوە چۆنە بێت ئێستا کامیانە بەڕێی من بەشێکی تێکەڵەیەکە لە هەردووچی لە هەردووچێتی لە هەردوو لایە لە هەردوو لایە پەیوەندی بە چیەوە هەیە بۆچی ناگاتە ئاستێک هەردوو لا ئیسفادە لەوە ئەکەن یاخود بای ئەو لێک تێگەیشتن نیە بگەنە لێک تێگەیشتنێکی باش بەشێکی باس کۆمەڵی تەحەدیاتت کرد کە بەردەم هەرێمی کوردستان بەشێکی عیلاقەی بەوە هەیە کە ئێمە ئەم کۆمەڵگەی ئێمە لە مەسەلەی دیموکراسی بە قەناعەتی من بە هەڵە لێ تێگەیشتوین دیموکراسیەت بەڕڵایی نییە کاکزانە دیموکراسیەتیش دیسیپلینی خۆی هەیە ئەوانەی کە ئەوروپایان بینەوە توانن بچن سەیرکەن بەڵام لە کوردستانە مەسلەی وەکو بام بەناعیشت بڵێن ئەو قسەی خۆم بکەم باش وەکو ئەوەی بوو بێ بە باو ئەگەر تۆ هاتی باسی گەندەڵیت کرد بەڵام هیچ داتاو ئامارێکت پێشکەش نەکرد ئەوە مهم نییە کە تۆ بڵێن ئامارەوەمانە پێشکەشکەی مهم وێ باسی بکەی باش ئەجا با قسەکەم تەواوکەم ئەمە مەجالێک دروست دەکات بۆ ئەوەی کە ئەوەی بە ئینگلیزی پێڵم فێک نیوز ینی هەواڵی ساختە کە دروست ئەکرێت ئەلێرایە کە غەڵەتی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕامان ئەکێشێت ناو مناقەشەکەوە لە جیاتی ئەوەی ئیهمالیکەین ئێمە خەریکی حکومڕانی وڵات بین من نامەوێت جوابی ئەوە بدەیتەوە کە تا چەند صحیح یان صحیح نیە مەسەلەن لە دەرەنجامی هەڵبژاردنەکە هەندێک وەڵامی پارتی هەیە شۆکێنەرە بۆ خەڵک یان بۆ یەکێتیەکان لانی کە مەسەلەن بۆ نمونە لە مەوزوعی دوو کورسی پەرلەمانی عێراق کە دادگای فیدرالی دادگا بڕیاریدان کۆمسیۆن بڕیاریدا کە دوو کورسیە
تەزویراتێکە بوو لە مووسڵ و لە هەولێر بۆ دوو کاندیدیەشێتی بێ ئەنی ئەکرا ئەم ڕوونکردنەوەی پارتی دموکراتی کوردستان لە ئاسی دەستگا هەڵبژاردننی حزبەکە بێ کە سیرەکەی لە ئاستی مەکتەبی سیاسی زۆر بە ڕقی بە زۆر بە توندی مامەڵی لەگەڵەکە وەکەوەی دوو کورسەکە بۆ عەرەب ڕۆیشتیان و لە وەڵامیشە مەسەلەن کاکسرا عەبدوڵڵا سەرپەرشتیاری مەکتەبی ئەعلامیەتی ئەڵێ خۆ دوو کورسی هەر کەوتوتەوە کۆشی کورد سبەینێ و کورسە بێکەوە ڕۆن بۆچی لەو قەزیانەیە ئەوەندە حزبایەتیشی بەرتەسک مەسەلەن وەڵامە دەنەوە کەوا ئەکەن کە ینی ختوکەی ئەوە ئەدەن کە ئەو فەیگنیزانیان خەڵک بێتە وەڵامیان ئەم وەڵامکاران ئەو وەڵامکاریانە لە فەیسبوکەوە بڕوە بۆ لە ئاستی مەکتەب سیاسیەوە دێنە دەنگ بۆ لە ئاستی دەستگا هەڵبژاردنەوە قسە ناکەن زانی کاکەزانە ئەمە لە هەردوو لا هەیە یعنی لە مەسەلەن لەسەر ئەمە ئەزانی چۆنە ئەمە ئەبێت ئەمە بەشێکە لە سیاست یعنی سیاستکردن دڵاری نییە بەڵام ئەگەر تۆ هاوپەیمان بووی بە یەکتریەوە یعنی لەگەڵ یەکتریا عەقڵ ئەڵێت جارجار ئەبێ مڕاعاتی یەکتری بکەی بەڵام هەمیشە نا بۆ لەبەر ئەگەر وا بوو سیاست دەبێت بە مجاملات بەڵام من یەکشت ئەتوانم تۆ دڵنیا بکەمەوە ئەو بینێرە بە ڕێزانە کە ئەم لێ دوانانە لە هەر ئاستێکا بێت دوجار کە ئیش گەیشتە مریشکە ڕەشە بینی پارتی ویشێتی هەر باشە و هیچ شتێکیش ناچێت ئەمانە تێ ئەپەڕن ئەگەر سەیری ڕابردوو بکەی زۆر شتی خراپتر لەوە ڕوویە شەڕی براکوژی ڕوویەوە ئێمە تێمان پەڕان ئەو قسانە ڕات ئەڕات باشە کاگاری ئەمە ڕابردوو سلێمانی طبیعەتەکەی وایە زوو ئیدراکی بۆ خۆپشاندان دروستە بێ ئەنی ئەمەوێ بە دەقیقی ئەوم پێ بڵێ کە خۆپشاندانە بێ و مەسەلەن لای زانکۆی سلێمانی و هەندێک زار گرژی و ئاڵۆزی لە دروستە بێتەوەوانە ئێوە لە ئەنجومەنی سەرکردایەتی بۆ چونتان چییە حەستان لێ گەرم بێیان ینی بە دەقیقی چۆن شرۆڤەیەکەن بە قەناعەتی من طبعا ئێمە هەموومانە زانین کە لەم دی و دێگەڵەوە ئیداری ئەم منتیقەیە بەدەستی شێتی نیشتیمانی کوردستانە دروست شڵەقانی ئەو منتیقەیە کە بەدەست یا لەژێر هەیمەنی شێتی نیشتیمانی کوردستانە لە قازانجی نە پارتیە نە خەڵکی کوردستانە بۆ لەبەرەوەی ئەم شتانە یعنی ئەوە هیچ یەشێتی نیشتیمانی کوردستان بەخۆی و سەرقاڵەکە مەشغوڵیەکە بۆ لە جیاتیەوە مەبەستم یعنی کە ئەم نمونەیەنمەوە مەبەستمەوە نییە کە خۆپیشاندانی خوێتکاران شتێکی مهم نییە ئەم خۆپیشاندانانە بەرەو ڕووی گرژ و ئاڵۆزەکەی وەرگری بە عەرزێکم ئەم خۆپیشاندانانە بە ڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووتەوە بە ڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە یعنی کە ئێمە بزوتنەوەی گۆڕان و سۆسیالیست ومانە بەشێکی لێی هەر کەسێک پێی خۆش بێت وەکو چۆن ئەوەی پێی خۆشە کە لە زاخۆ و یعنی زاخۆ و هەولێر و دووهۆ وێران بێ بۆی ئەم چێژی لێ ببینێ کاگاتە ئاسی خیانەت ئەوە قەناعەتی منە بە هەمان شێوەش هەر کەسێک نەک ئێمەی ئەنجومەنی سەرکردایەتی هەر کەسێک پێی خۆش بێ وەزعی ئەم دی و دێگەڵە تێک بچێت ئەمە نزیکە لە خیانەتەوە ئەمە لە قازانجی هەرێمی کوردستان نییە ئەسڵم بە پێشەوانەوە ئێمە پێمان وایە کە ئەو توند و تیژیانەش کە ڕوویان داوە یەک هیچ پەیوەندیشی بە خوێندکاران و مافڕەوەکانیانەوە نییە خەڵکی گێرە شێوێنن و لایەنی پەیوەندیدار پۆلیسە یا ئاسایشە هەرچیە ئەو بەشی خۆی هەڵساوە وەرە بڕۆ لە لەندەن لە ناو شاری لەندەن بڕۆ تۆ هێرشکەرە سەر پۆلیس یعنی قابلێ لە بەردەم تا بۆ سێ و سەیرەکە بڕۆ پەنجەرەی هی بینای وەزارەتی ناوخۆ لە پاریس بشتێنە یعنی سیر دەکەن ئەوڵەن دەستی خۆش بێ شتیوانیە بۆیە من لە ئەوڵاوتم دیموکراسیەت دیسیپلینی خۆی هەیە دیموکراسیەت و بەرڵایی دوشتی جیاوازن تۆ مزاهرەکەی بۆ دەڕمەڵە حەقی خۆتە بەڵام حەقی ئەوە نییە تو عەزێتی خەڵک بی حەقی ئەوە نییە سیارە بسووتێنی حەقی ئەوە نییە هێرشکەیتە سەر پۆلیس سەر ئاسایش سەرمان زۆر باش بیلەوە ناکەنەوە کە دێنە سەر مەقڕەکانتان دوای یەکشتی پێ بڵم کاک زانە ئێمە خەڵکی سلێمانین یعنی ئێمە خۆ پارتی هینە ئیسیرادی نەکردوین لە هەولێر دووهۆکۆ بڵێ ئێوانێرم بۆ یەکو باڵوێزی من لە سلێمانی ئێمە خۆمان خەڵکی ئەم شارەین یعنی من زۆر جارە قسەم کردو ئەگەر ئێمە یعنی لە ناو سلێمانیە بشکوژین مەیتی هیچمان ناچێتەوە هەولێر هەر لە سلێمانیەمانەژ لەبەی خەڵکی یعنی خەڵکی ئەم شارەین ئەوەشی کە فەرمووت لەوە ناترسن کە بێنە سەر مەقەڕەکانتان ئەگەر ئەین باز ناکەن هەر خۆپشاندانێک بڵێن بەشێکی لقێکی لێ ئەبێتەوە بۆ سەر مقڕەکانی قەچێکە بابێن بۆ خۆیان لەبەر دەرگاکە ئێمە هاوارکەن و هێنە بڵێن دەستیان وا لێ بکەن نابێت فەنگیان پێبێ نابێت ڕۆمانیان پێبێ نابێت ئەربیجیان پێبێ
هینە عزیەتی خەڵک مەیەن ئەجی ناوەرن بەخێبێن لەبەردەم ئەنجومەنی سەرکردایەتیا بۆ خۆت هەر کەسی بابێ مزاهرە بکە بەڵام هەر کەسێک نیازی هەبێ مزاهرە خۆپیشاندان بکات بە چەکێک بۆ مەبەستێکی نەگریس و ناشرین بۆ خوڵقاندنی تونند و تیژی ئێمە بە هیچ جۆرێ لێ قوبوڵ ناکەین هەر کەسێ زۆر باشە کاگاری مەسەلەن لە دوانێکی ترە کە ڕوبەڕووی پارتی دموکراتی کوردستانە بێتەوە لە مەسەلەی کۆچ من پێم خۆشە ڕەهەندەکانی پشتی کۆچ لە هەرێمی کوردستان باسکەین کە ماوەی ڕابردوو دیسان لە دوانەکانی بەرپرسە باڵەکانی پارتی دموکراتی کوردستانەوە دەستی لە پشتە مەسەلەن بە دیاریکراوی پەکەکەیان تۆمەتبارە کرد کە هۆکاری ئەوەیە کە خەڵک بڕوا لە بیلاڕوسیا و لە جەنگەڵەکان بێ بە دیاریکراوی پەکەکە بوو یعنی ئەو ڕوونکردنەوەی لە قەناعەتەوە هاتووە یاخود یاریکردنێکی مەتاتی بوو بۆ کۆمەڵی بابەتی تر ئەزانی کاکەزانە لەم دنیاەیە من وتارێکم نووسی بوو ماوەی لەو پێش لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێش ئەوە لە زمانی موسای پێغەمبەر خوای لە ڕازی بێ و درودی لەسەر بێ کۆچکردن هەبووە یعنی 6,000 ساڵ ئەکسۆدۆس ئەو کەلیمەیەکی زۆر مەشهورە لە تەورات و لە ئینجیل هاتووە کۆچی بە کۆمەڵ هی خەڵک ئەمە شتێک نییە تایبەت بێت و لەسەرم عەرزە بەس لە هەرێمی کوردستان ڕوویا بێ ئەوانەی کە کۆچەکەن تەمەن من کابرایەک نیم هەستا بم لێکۆڵینەوەیەکی ئاکادیمیانم کردبێت و بە ئامار لێرەدا بنیشم بۆ تۆی باسکەم بەڵام بە عام ئەوەی کە هەموو کەسێکی زانێ ئەوانەی کە کۆچەکەن چێن ئەوانن کە بۆ ژیانێکی باشترە گەڕێن خۆشتر مرەفەحتر ڕێک و پێکتر ئەمانە لە ناوێنە بڵێن گەنج هەیە حەزی لەو نەک هەر لە بەر مەسەلەی ئابووری خۆ فەرقی ئێمە و ئەوروپا بەس ئەوە نییە کە ئەوان ژیرفانیان پڕە و من و تۆ ژیرفانمان بەتاڵە فەرقێکی تر هەیە سنووری ئازادیەکان مافی تاک لە ئەوروپا فەرقی هەیە لەگەڵ خۆرهەڵاتی ناوەڕاست ئەمە بە شێشێتی ئەگەر خێزانێک بن ژنومێردێک بن دوو مناڵیان هەبێ مناڵێکیان هەبێ خان و سیارەوەمانە فرۆشن خۆی لە بەردەم کامێراکەیە بڵێ من 20,000 دلارم سەرف کردووە ئێکاتە تۆ لە برسانە هاتووی تۆ خۆت ئەم چۆیسە و هەڵبژاردووە نەک کەس تەعادای لێ کردووی نەک کەس مەجبوری کردووی ئەمە دووهەم سێهەم ئەوەی پەکەکە کە باسی کرد بەبەستم ئەزانی کاک ئاری بۆی ڕوون بێ ئەنی ئەو ڕەخنانە لای پارتی دموکراتی کوردستان ڕوونکردنەوەکانی ئەبێتەوە جارێکی تر دووروژانی خەڵکە با خەڵک ڕخنە پێ خەڵک بە هەر خۆیەتی کاکە خۆیمە سەیریکە ئینسان خوا دروستی کردووە پارتی دروستی نەکردووە بۆیە ئینسان ڕخنە لە خوا ناگرێت بەڵام لە ئینسان یەگرێت قەیچێکە با خەڵکی ڕخنە لە پارتی بگرێت پارتی ناڵی حیزبێکی دیموکراتم بەزینی فراوان بێ بۆ ڕخنە بەڵام مەسەلەی پەکەکە ئەمەی پەکەکە دووسێ شتەکە لە هەرێمی کوردستان یەکەم ڕێخستنینی هێنی هەیە خەو بۆ وابینێت حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەمەی بگرێتە دەست خەو بۆ وابینێ کە ئەو ئیشەی کە لە کوردستانی تورکیا پێی نەکرا بێ لێرە پڕیکاتەوە یەکێک لە شتەکانی تر کە ئیکا هاندانی هی گەنجی ئێمەیە بۆ ناردنیان بۆ دەرەوەی کوردستان بە دوو مەبەست پەکەکە خۆی باشە زانێت کە ئەگەر ئەمە بژگاتە ئەگەر لە یاختەکانی هی دەریای ئیژەش ڕزگاری بێ و نقوم نەبێت بگاتە یۆناان و نازام ئەلباریا و بیلاڕوسیا و نازانم چێ و ئەمانە ئەبێ بە مانشێتێکی گرنگ لە هەواڵەکانە کە مەجموعە کورد لە کوردستانی عێراقەوە ڕایان کردو بۆ ئەوێ هەمووشی ئەبەسێتەوە بە یەکشت ئەبێت وەزعێکی سیاسی زۆر قەیراناوی لە هەرێمی کوردستان هەبێ کە ئینسان مەجای هەناسەی فکری نەبێ بۆیە ڕای کردووە لەوێ بە شەرتێک ئێمە هەمومان نەزانین بڕۆ سەیری ئامارەکانی UNHCR بکە ئەوەی ڕێکخراوی UN بزانێت لە ساڵ چەنی ئەوانەی کە کۆجەکەن لە جیهانی سێمەوە بۆ ئەوروپا یعنی لە وڵاتە فەقیرەکانەوە بۆ ئەوروپا بۆ ئەمریکا بزانێت لە ساڵ چەنی سیاسیە زۆرینەی ئەوانەی کە ئەچن داوای لجوء ئەکەن ئەمە فاکتە کاگاری یاخود لەبەرەوەی کێشتان لەگەڵ پەکەکە ئەمە فاکت ئێمە ئەزانین پەکەکە چۆن بیرەکاتەوە ئێمە ئەزانین چی ئەکات و چۆنیشیەکە هەموو ێزانین ئەجینا لە مناڵێ بپرسی یعنی ئێستا پەکەکە لەو فترەیە شتێکیان بڵاو کرد بۆ گوایە ئەوان هاتوون بۆ پاراستنی
خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر ئەوان هاتوون بۆێرە ئەی زەحمە نەبێ پارتی و یەکێتی و ئەم هەموو هێزی پێشمەرگە و ئاسایش و زانیاری و نازانم پاراستن و دژە تیرۆر چیەکەن ئەمە ئیهانەکردنی هێزی پێشمەرگە و یەکێتی و پارتیە. بەڵام بێکاری و نەعەدالەتی و کۆمەڵێک هەژاری لە پشتیشەوە نییە مەسەلەن گەنجێکدا نامەزرەوە تا خوێنکاران چەند ڕۆژە داوای دەرماڵەکان مەسەلەن ئەزانی کاکەزە ئەمانە شیتیانی بۆ پەکەکە بێ مەسەلەن نەنەخۆ من تۆزێ لەو پێش بۆم ژماردی وتم یەشێک لە هۆکارەکانی کۆچ مەسلەی هی ئابوووریە دانە مەزران مۆزوعیشی ئابوووریە حتمما وایە من خۆم باسم کرد لەو پێش بەڵام پەکەکە دەورێکی زۆر گرنگ ئەبینێ ئەلەو مۆزوعە یەکشی تریژە کا پەکەکە هەموو قووەتی خۆی بەکارێنێت بۆی بینی پارتی وشێتی تێک بە فەرق تەسوت بینیان تێک بە حکمیان بکە هەتا دوێنێ بوو لە بادینان بە قووەت بوو لەوێ هێزەکانی سر کردبەوە هەموو دنیای تێگەیان بوو کە هەموو خراپیەکانی دنیای پارتیە باشە ئێستا وردە دابەزیەوە بۆ منتیقەی پشدەر و شارباژێر و شارە زور و هەورامە ئەی ئێستا چێ خراپە ئەی جاران کە تیارەی بێفڕۆکەوان لە گارە لێیان یانەوە پارتی یانی بڵێن ئەحداسیاتی یاونەتێ ئەی کە لە شارباژێر و لەسەر ئەزمەر و لەم لاو لەولالێنەیە ئەمە یشێتی یاوێتی بۆوان ینی ئەوێ ئەمە دروستکەن ئەیانەوێت ئاژاوەیەک لە بینی پارتی و شێتیا دروست بکەن بە قازانجی خۆیان تەواو شەڕی پارتی پەکە لەسەر حەزبی قائیدە یاخود لەسەر چییە مەسەلەن شەڕی پارتی یاخود لەسەر بیر و تێڕوانینێکە با من زۆر بە زمانێکی کوردی سادە عەرزە بکەم منش حەزم لەوێ ئەم پەکەکەیە زۆر بە عنتەری هاتۆتە ناو خاچی کوردستانی عێراقەوە خۆی کردووە بە فریشتەی فریادڕەسی ئەم میلەتە وتەماعی کردوتە ئیدارەی بەڕێوەبردننی ئەم وڵاتە ئەم هەرێمە ئێمەژە قوبوڵ ناکەین ئەوەیە بینی ئەمە پەکەکە ئێماڵین لێ قوبوڵ ناکەین بەڵام ئێوەش بۆن منە لە ڕۆژاوە هەمان شت ناکەن بەرامبەریان کاکزانە ئەگەر بە ژمارەی پێشمەرگە وەل ئەوان بەخۆیان ناڵێن پێشمەرگە دیای پێشمەرگیان لا مقدس نییە وەکو چۆن ئاڵای کوردستانیان لا مقدس نیە شتێکیان بڵاو کردوێتەوە شتێکیان هەڵواسیەوە ئاڵای تایبەتی خۆیانە هی پەکەکەیە مقارنەی ژمارەی هی گەریلاکانی هی پەکەکە لە کوردستانی عێراق بە هیچ هێزێک ناکرێ کە لای ئێمە شتیوان نەبووە هێزێکی عسکەری لێرەوە مدەڕب چوو بێ بۆ کوردستانی سووریا هیچ مقارنەی لەو بینیان ناکرێ ئەو بە هیچ جۆرێ ئەوەی ئێمە کردمان ئێمە نەمان کرد وەکو پارتی حکوومەتی هەرێمی کوردستان کردی بە بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕزگارکردنی کۆبانێ بوو ئەو بوو ئێمە کردمان با بینە سەر ئەوەی کە دوورکەوینەوە لە پەکەکە باشترش باشە کاگاری بۆ باشترە خۆلیان ناترسین نەوەڵڵە دەوەری ئێمەوە نیە دەوەری ئەمە کۆمەڵێک ڕخنەیە کە بەڕێز دەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانی و لە مێدیاکان جیاوازتر لە سەرکردایەتەکانی پارتی گفتوگۆ ئەەکەی لەگەڵ مێدیاکارەکانە من مەبەستمە ینی ناوە پارتی مەوجەیەک ڕخنە بۆ پارتی چێستە حالیان ئەی بۆ شێتی ناچێ بێگومان بەڵام زیاتر ئەوەی پارتی ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ڕخنەیەکەن مەسەرەن پێت هیچ کاتێکە بۆ بێن دابنیشن بۆ نمونە کۆمەڵێک ڕخنە لە سلێمانیە ژیرێ بەرزیکەنەوە بڵێن ئەمە حقیقەتێکی گەورەیە بۆ نمونە یان خۆشتان بڵێن بەڵێم ڕخنەیە ڕاستە ئەنی ئەو قدرەتە هەیە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە ئەگەتە کاگاری من پرسیاری خەڵکەکەم زۆر تەواو زانم کاکزانە زۆر احتیاجیە دوای پرسیارەکە و پرسیارێکی منطقیە بەڵێ نا ئەزانی چۆنە کاکەزانە دووشت هەیە ئەگەر کەسێک لایەنێک ڕخنە لە من بگرێ لە کردارەکانم بگرێ زۆری احتیاجیە بەڵام ئەگەر شخصیتم بخاتە ژێر پرسیارەوە ئەو نیازیەتێکم پشێنێ ئەو ڕخنە نییە ئەو لێ قوبوڵ ناکەم ڕخنە ئەبێت خەڵکی کوردستان ڕخنەیان هەبێ لە پارتی بۆ لەبەوەی پارتی شەریک حکومە لە وڵات ئەلەم هەرێمەیە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هی حکوومەت ئەو هەموو وەزیرە محافزی هەولێر و دوهۆک چۆن حەقی خۆیان نییە خەڵک ڕخنە بگرن لە پارتی ئەی لە چی بگرن ئەبێ بیگرن بەڵام ئەو ڕخنانەی کە بۆ بەس بە مەبەستی تێکشکاندنی پارتی دیموکراتی کوردستانە
ئەوە ئێمە نەجوابی ئەینەوە نە ئاگامان لێتی و نە قبوڵیشیەکە پێتانوە لەو ڕخنانەی بۆ بە ڕخنی ڕۆژانە لەو ڕخنانەی کە لە پارتی ئەژیرێ چەندی مەسەلەن حقیقەت بۆ نمونە ئێستا بابەتێک هەیە بابەتی ڕخنەگرتن لە سەرۆکی حکوومەت کە خانوێکی کڕیوە لە ئەمریکا و ڕوونکردنەوە کە بەدڵی خەڵک نییە مەسەلەن پێیان وا بۆ خەڵک بێ سەرۆکی حکوومەت و نووسنگەکەی بڵێت بۆ نمونە ئێمە داوای یاسایی تۆمارەکەی بە دوواداچوونی یاسایی ئەکرێت ئەنی نووساون بە شخصێکەوە ڕاستەکە من نازانم زانیاریم لەبارەی و شخصەوە نیە بەڵام نووساون بە شخصێکەوە ئەمە خەڵکی نیگەرانتر کرد و ڕۆتر کردوڵێن کەواتەوە ڕاستە ئێوەی پارتی بۆچی ئەڵێن کە پارتی ڕوونکردنەوە ئەدا بەران بە ڕخنەکانی تەنها بۆ قناعکردنی جەماوەرەکەی خۆیەتی بۆ ڕای گشتی نییە بۆ خەڵک هەموو هێزولانە بۆ خەڵکی هەموو هێزولانە سیاسەکانیە ئەمە تاسان ڕاستە ئەم ڕخنەی خەڵک آخر کاک زانا یعنی خۆ باهێکشت پێ بڵێم مەبەستی من تەوەرەکە بابەتەکە نییە وەکو کە باسی کۆچەکە مەبەستم کۆزنی وەسن ڕخنەکان لەسەر ئەو بابەتانە من تێگەم بەڵام یەکشت هەیە بەڵێ بە قەناعەت ئەمە قەناعەتی شخصی خۆمە لەوانەیە زۆر کەس لە سەرکردایەتی پارتی ڕێی وا نەبێ بەڕێی من هەر سیاسیەک دوای چەپڵە ڕێزانی سەرجادە و فەیسبوک و ئینستاگرام بکەوێ سیاسیەکی فاشلە چونکە تۆ ڕابەری تۆ حکومڕانی ئەەکەی تۆ جۆ لە شەقامەگریت بەڵام نابێ عەقڵی خۆتیان بیتە دەست بۆ ئەگەر قەرار بواە هەموو کەسێکە لەسەر شەقامە بڕیار بەدەست بێ لە وڵاتێکە نەپێویستی باڵبژاردن و پەرلەمانە کرد تۆ 111 کەست داناوە بە قانون نوێنەرایەتی 3 4 5 6 ملیۆن خەڵکەکەن بۆچی ئەمە کردووە لە بەرەوەی ناکرێتەوە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان سەر 18 ساڵ لە قاعەیەکە کۆکەیتەوە بڵێ یاڵەوە مناقەشە بکەن چی بکەین ئەم ڕەخنانەشی کە ئەوەی جەناب دەڵی کە هەنێک کەس بەدڵی نەجا قەیشەکە با بەدڵی نەبێ خۆ دنیا خراپ نابێ ئەگەر 4 کەس 5 کەس 10 کەس 100 کەس با بە 1000 کەس ڕوونکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانی بەدڵ نەبێت ئەوە دنیا خراپ نابێ ئەجا شتێکی تریش کە هەیە ئەگەر ملاحەزە و کردبێت لەوەتەی ئەم کابینەیە دەستی پێ کردووە هێرشێکی توند هەر لە ئەوڵ ڕۆژەوە هێرشێکی توند لەسەر کابینەی نۆهەم هەیە بە شەرتێک کابینەی نۆهەم خەریکی تەواوکەری بەشێک لە ئیشەکانی کابینەی هەشتێک قانونی چاکسازیە ئێخۆ لە کابینەکە بەس یعنی مەسرور بارزانی و پارتیتیان نیە ئێکا قوبادیشی تایە ئەم هێرشانی کە ئەکرێتە سەر حکوومەت بۆ کاقوبادیشە بۆ وەزیرەکانی یەکێتی و گۆڕانیشە بۆ ئەوی سۆشیالیستیشە بەڵام مەسئلەکە ئەوەیە ئەو ڕوونکردنەوەی کەیراوە لە بەرامبەر ئەو بوختانەیە کە کراوە و من خوێنمەوەتەمە من ڕوونکردنەوەکەم بخوێنێتەوە و باسی ئەوەشی تایە کە لە کاتی پێویستە داوای قانونی یعنی لەسەر ئەو کەسانەی نەکرێکای کاگاری ئەگەر وجدانێنەوە پرسیار ئاڕستەی بەڕێستان بکەم پێ دوانیە مثلەن طبقەی گەورە باڵا و نزم هەبێ لە هەرێمی کوردستاندا بەهۆی کۆمەڵێک شتەوە بێ لە پارتی بێ لە یەکێتی بێ مەسەلەن ئەم بابەتانە تا ڕادەیەک ڕاست بن خەڵکیشی نیگەرانتر کردووە مەسەلەن لەوەی کە ژیانی من و تۆ فەرقی هەیە لەگەڵ ژیانی کەسێکی ترا مەسەلەن ژیانی بەرپرسێکی باڵا فەرقی هەیە لەگەڵ ژیانی من و تۆە ئاخر کاک زانە ئەو لە هەموو دنیا وایە ینی خۆسا ئێستا ئێران وڵاتێکی ئیسلامیە ڕای بەخوا و بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و بە قورئان و بە هەمووی هەیە ئایا سەرکردەکانی ئێران وەکو ئەوانە ئەژین کە یعنی ئیمام خومەینی پێوتن کوخنشین یعنی ئەوانەی لەژێر کوخێک ئاژین ئایا وایە ئایا لەوێ وایە ئایا لە ئەمریکا وایە لە بریتانیا وایە ئەو فەرقە هەیە ئەمە فەرقێکی مێژوویی من کاڵێم ئەم فەرقە هەیە معنای ئەوەیە نییە من پێم باشە ئەو باش نییە بەڵام ئەمە لە هەموو دنیا لەناو هەموو کۆمەڵگەکانە هەیە کە یان توێژێک هەیە ئیمکانێتی زیاترە لەوانی تر ئەوە هەیە باشە کاگاری ینی نمونی قەتەڕیشمان هەیە بەحرینمان هەیە و ماراتمان هەیە ئەوان چی ئەوان چیان بخۆیان چیان بلانی کەم بە وڵاتانی تر دروست کردووە ئێمە بۆچی ناتوانین ئەم هەموو سەروەتە نیشتیمانیەمان هەیە ئەوە دروستکەین لەبەر مەزموعەیە هۆیە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە بە عەرزەکەم یەکێک لە هۆکارەکان جارێ خەڵک لە دووبەی و لە قەتەر و لەمانە هەمووی وەکو یەک ناژی بەڵام لانی کەم ژیانی تا ڕادێکی فەرقێکی گەورە لەگەڵ ئێستا من عەرز دەکەم طبعا من ئەو قسەیەکە یەکەم وەکو ئاری محەممەد هەرسینە یکەم حەقم نییە بەسەرەوەی کە مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆم ڕائیشی تری هەبێ کە ڕێزم هەیە بۆ ئەو ڕا
بەڵام من قەناعەتم وایە جاری من معجب نیم بە قەتەر و بە ئەمە دیسانەوەکو ئاری قساکەم من معجب نیم بە قەتەر و بە دووبەی و ئەبەمانە چونکە پێم وایە ئەو وڵاتانە وڵات نین سۆپەرمارکەتێکی گەورەیە کە مۆدێلی گرانی سیارە و هیچ جلوبەرگ و ئەم شتان مۆبیلیاتی ماڵ و ئەمانی لێ ئەفرۆشرێ ئەوەی کە دروست بووە لە دووبەی یاخۆ لە ئەمارات لەگەڵ قەتەر ئەمە بە هاوکاری وڵاتانی دەرەوەی هینی خلیجی فارسی ئەوە دروست کراوە ئیدارەی وڵاتەکە من نازانم جەنابن چووی بۆ وڵاتانەیانە بەڵام هەر کەسێ من چوو من سەردانم کردووە هەر کەسێ بچێ سەردان بکە یعنی زۆر سێرە کە عەرەبی خەڵکی ئەو وڵاتە نابینی ئیش بکات ئیش ناکە بەڵام لانی کەم خۆشگوزەرانە اینجا بە عەرزەکەم تەمینە باسی ژیانەکەین مەسەلەن با من عەرزەکەم ئەوە یەک ئەمە هونەری خۆیان نییە کە کردویانە باش ئەمە ئەو مەنێجمنت سیستەمەیە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بۆیان ڕێخست خاڵێکی تر کە لەم مهمترە ئەوان دەوڵەتی سەربەخۆن کاکزانە ئێمە هەڵەسین ئەمە خەین ئەم قەڵەمە لێرەوەمانەی بیخەینە ئێرانەوە ئەگەر پرس بە بەخانەکەین 55 ڕخنەی زۆر تونگمان بۆیێت لەوانەیە هەتا لەلایەن هەنێ وڵاتانی دەرەوە یعنی ئێمە دەوڵەتی سەربەخۆ نین ئەوان دەوڵەتی سەربەخۆن ئەوە فەرقێکی زۆر زۆر گەورەیە کە هیچ کەس یعنی حسابی بۆ ناکە هین ئەزانی مشکلەکە لەکوێیە وڵاتێکی وەکو ئەڵمانیا وڵاتێکی فیدرالیە یاخود بڵێن ئوسترالیا یا کەنەدا یەنن مقارنەی ئێمە ئەکەن ئێمەی هەرێمی کوردستان لەناو عێراقێکی جەنجاڵی دوور لە دیموکراسی ژێرخانی ئابووری داڕزی و یەنن مقارنەی ئێمە ئەکەن بە هەرێمیشی ئەڵمانیا ئەڵێن بۆچی ئەڵێن بۆ پێویستەکە تۆ دەوڵەت بی ئەی ئەوە نییە لە ئەڵمانیا ئەو هەرێمانە بەیەکەوە وەکو برا لەگەڵ یەکتریاژین و وەزعیشیان باشە و ژێرخانی ئابووریان بەهێزەوەمانێک کاکە مقارنەی عێراق بە ئەڵمانیا ناکرێ بە سویسرا ناکرێ ئێمە یەکێ لە کێشە هەرە گەورەکانی یا بڵێم گەورەترین کێشەی میلەتی کورد بەگشتی یا خەڵکی کوردستان بە ئەو باشترە ئەوەیە کە تۆ دەوڵەتت نییە ئەگەر دەوڵەتت نەبوو خۆت ساحب ماڵی خۆت نیت خەڵکی تر قەرار لەسەر تۆیە ئەو نیە قەرارە لەسەرەیە ئەو نیە 200 میلیۆن دۆلار 200 میلیارد دینارێ بۆ ئەنێرێت لە بەغاوە بە 1000 نازوفیز ئێمانایە تۆ ساحب ماڵ نیت بەڵام ئێمە نەوتمان هەیە نەوتە فرۆشین داهاتەکانمان زۆرە کاگاری مەسەلەن ئەو ڕخنیەشەیە مەسەلەن 12 ڕۆژ بەڕێزت خۆ ڕەنگە بزانیت سەرقاڵە بێ بەدابەشکردنی ڕاستە ینی بۆ نەمانتوانی و تێگەیشتنە لەگەڵ تورکیا دروستکەین بامێش جارێ نەوتی هەبێ کافی نییە بەڵام قەتەر و ئیمارات بەشێکی زۆریان نەوتی بە نەوت جەبە عەرزەکەم بۆچی نەوتی هەبێ کافی نییە لەبەر ئەوەی ئەگەر دەوڵەتی سەربەخۆ بوویت ئەو معاملەی ڕاستەخۆ لەگەڵەکەن بەڵام کە دەوڵەت نەبوویت موقعی بە قوت نییە یعنی پێگەت لاوازە بۆ ئەو بڵێن کۆمپانیایەکی هی نەوتی ئەمریکی یا کەنەدی یا بەریتانی ئەگەر بەرمیلێ نەوت لە بازارەکانی جیهان بە سیعری ستاندارد بە 73 دلار لە وڵاتێکی وەکو قەتەری بکڕێ لە تۆ بە 50 کڕێ اینجا حسابی ئەوە بکە ئایا لە قەتەر لە کوێت لە ئەمارات لە سعودیا لە ئێران لە جەزایر بزانە تەکنۆلۆژیای نەوت بزانە تەمەنی چەنە یعنی 3-4 جیل تێپەڕیوە کە ئەم وڵاتە توانێتی پسپۆر لە بواری تەکنۆلۆژیای نەوت هی نەوتە دروستکە تۆ دوێنێ نەوتە دەرهێناوە بۆیە بۆ دۆزینەوە یعنی بۆ کەشف بۆ دەرهێنان و بۆ گواستنەوە خۆت نە ئەو نەو عیلمە و پێەیە نە تەکنۆلۆژیاکە هەیە نە پارەکەت هەیە بۆی بتوانانی ئەم سێشتە بکەیت بۆیە خەڵکی تر بۆ دەکا ئەمەش واکە کە قیمەتی بەرمیلە نەوتەکەی تۆ زۆر هەرزانتر بێ لە خەڵکی ئەمە دیوێکی کۆڵەکەیشی ڕیسیە باست کرد بە ڕێسەکەی بە دەوڵەت نین دروستەوە واقعەیە بەڵام گەندەڵیش نییە بەهدەردار نییە ئەنێگە ڕێکخرێتەوەن خەڵک باشتر ناژی ئەزانی چۆنە من نازانم هەفتەی ڕابردوو گوێ لە قسەکانی سەرۆک نێچیروان بارزانی بوو لە کاتی سوێند خواردنی دادوەرەکانە چۆن باسی ئەوەی کرد کە یعنی بە کوردەکەی وتی کاکە گیان ئێوە نە لە حیزبی قوبوڵ بکەن
نە لە کابرای فەرماندەیەکی عسکەری قوبوڵ بکەن نە لە پۆلیسی قوبوڵ بکەن نە لە منی قوبوڵ بکەن لە کەسی قوبوڵ مەکەن بڕۆن ئیشی خۆتان بکەن ئەگەر گەندەڵی لە وڵاتە نەبێت چ پێویستە کا سەرۆی شێرێ مەم قسانە بکە ئەگەر گەندەڵی لە وڵاتە نەبێ پێویست ئەکات کابینەی نۆهەم دەستکا بە پرۆسەی چاکسازی چۆن گەندەڵی نییە گەندەڵی هەیە بەڵام مناقەشەکەی من و جەناب لەسەر مەسەلەی ئەو بوو بۆچی قەتەر ئەتوانێ ئەو بکا بەنەوت بۆ ئێمە ناتوانین ئەو جوابەکەم وابزانیەوە باش کاگاری هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەبێ لە مانجی نۆڤێمبەری ساڵی داهاتوە هەڵبژاردن بکرێت لە هەرێمی کوردستانە پێت وایە ئەم دۆخە هێزولانە سیاسەکان توان بستنە هەڵبژاردنێکی تەندروست کە خەڵک قەناعەتی پێ بێ نوێنەری خۆی هەڵبژێرێەوە کۆی بەڕێزت وێنات کرد کە هەمووی بێکەوە قسەنەکە وڵی کاکزانە ئێمە وەکو پارتی تاوان مصیرین لەسەرەوەی کە ئەبێت هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت بەڵام بەڕاستی ئەبێت ڕۆژێک بێت نازانم کەی بەس ئەبێت ڕۆژێکی وابێ لە داهاتووە لەم هەرێمی کوردستانەیە ئێمە بە شێوەیەک بچینە بڵێن پرۆسی هەڵبژاردنەوە کە لە کارناڤاڵ بچێت نەک لە ڕقوچینە و شکاندنی ناتوانن ئەوە دروستکەین مەسەن ئەو ڕۆژە چۆن دێت ئەوە من ئەوەم ئەو شعرە و تۆ ینی خۆم هەندێکجا شەرمەکەم ئێڵم بەڵام ئێستا بۆ تۆشی ئەڵێمەوە زەم هەر لەم بەرنامەی تۆش باسم کردووە شکری فەزلی جواب بدایەتەوە ئەڵێ سەرەتای ئیش هەموو یەک بوونە ئەویش نابێ هەتا هەر برینێکە لە دڵ تابوو ساڕژینەکەی ئەڵێ چی ئەڵێ ئەگەر دوو کەس دوو حیزب یەکێتی و پارتی نەخێر گۆڕان و یەکێتی ئەگەر نیازیان هەیە بۆ شوێنێک بڕۆن بەیەکەوە یا مەشروعی بەیەکە و جێبەجێ بکەن سەرەتای ئیش ئەوەیە ئەمەیان بۆ جێبەجێ ناکرێت ئەگەر ڕقوچینیان لە دڵابێ بەرامبەر یەکتری ئێمە ئەبێت دڵمان پاک بێتەوە لە ئاسی یەکتری ئەبێ متمانە دروست بێت ئەگەر ئەوە دروست بوو ئەو کاتا توانی هەڵبژاردن بکەی بە کارنەباڵ بەڵام تۆ لێرەوە تا قەندیل ڕقوچینە و بەرامبەر یەکتری هەبێ ئەبچیتە هەڵبژاردنەوە چۆن نابێت بە شتێکی ناشرین باش ئەم چەند ڕۆژە دووبارە داعش قەتماقی 2014 تا 2017 کولاندینەوە لە بەتەواوی درێژایی مەسەلەن ئەو خەتە تەماسی هەیە لەگەڵ حکوومەتی عراقی پەلامار هەبوو هاوڵاتی و پێشمەرگیان شەهید کرد ئەم جم و جۆڵە لە ناکاوە دیوە سیاسەکەی کاگاری چی لێ خوێنێتەوە ئەم جم و جۆڵە لە ناکاوە ئینزارێکە بۆ خەڵکی عێراق بەگشتی و بە تایبەتی بۆ خەڵکی کوردستان جارێ با من ئەوە بڵێم ئەگەر ناوچە کوردستانەکانی هی دەرەوەی بڵێن ئیدارەی هەرێمی کوردستان بەدەست هێزی پێشمەرگەوە بواە ئەم شتانە ڕووی نایە ئەو بۆشایی کە دروست بووە کە زۆر بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەر ئەم حەشی شعبی ومانە دروستیان کرد بە مؤامرەیەکی دووەلی ئەوە بەشی یەکەمی ئەمە ئینزارێکە ئینزارەکە لای چێوەیە ئێستا عەرز دەکەم باش ئەمە ئینزارێکە بۆ حکوومەتی عێراق بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێکاتەکانی عێراق کە پێ دەڵێت لە دوای ڕۆشتنی ئەمریکا you are not safe ژیانە نەتەمینە نە ئەمانە بە قەنەعەتی منەوە ئەوەیە ئەمریکا خۆیەتی نامنوام نوت نامنوام نەوت نوتم ئینزارێکە یعنی کە پێمانەڵێت کەمانەوەی هێزەکانی هاوپەیمانی لە عێراقا چەند گرنگە بۆ مسۆگەرکردنی بڵێ ئیستیقراری ئەمنی لە عێراق ڕاشکاوانە پێت وایە لە بەردەمە و هەموو تەحەدیاتانەی کە هەیە بۆ عێراقی داهاتوویەکێتی و پارتی ئەبن بە کوتلەیەکی و یەک قسەکەریان لانی کەم بێکەوە ئەچنە کۆبوونەوە لەگەڵ لایەنە شیعەکان لەستا باز لەوە کرێ پارتی بە تەنیا ڕۆ بەغدایە و یەکێتی و لایەنەکانی تری ژەریکە و بە تەنیا بە ڕاشکاوی یەکێتی و پارتیە گەنە دۆخێکە لەسەر یەک مێز بڵێن ئەمە وەرەقەی هەرێمی کوردستانە نەک ئەمە وەرەقەی پارتی ئەمە وەرەقەی یەکێتیە جاوەڵاهی ئەگەر ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیوا خواستن نانی پێت وایە هیوانە ئەگەر ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان نەگەیشت بینە ئەو ئاستی نزۆژی سیاسی کامەڵ نەبوو بین سیاسیە کە هەست بەو خەتەرانە نەکەین لە مەترسی ئەو تەحدایانە تێنەگەین نەتوانین بەیەکەوە بین وەکو قسەکەی هی کاک شێخ جەعفەر هەفتەیە ئەوزەم 10 ڕۆژ لەو پێش لە لێدوانێکی یابوو لە شوێنێک بۆ قسەیەکی کردبوو وتبووی وەختی خۆی کە حیزبی بەعەزە هات بڵێن شیمیای بارانی یەکرد لێی ناپرسی دەی تۆ یەکێتی دیا پارتیت داعش کە هێرشی یەکرد نەیە پرسی تۆ یەکێتی دیا پارتیت ئەمە ئەم جارە ڕوونترین نامە بوو ئەو باشترین نمونە بوو بۆیە کاکە زانە نەک هیواداری بیبی بۆ بازار چیلۆی پرتەقاڵ ناکە بەڵام ئاوەنیە بەڵام
ئێمە یەکێتی هیچ چارێکی ترمان نییە لەبەرەوەی دوو قۆڵی و چەند قۆڵی لەگەڵ لایەنە سیاسەکانی تر لەگەڵ پێکهاتەکانی تر لەگەڵ هەموو خەڵکی هەرێمی کوردستان لە یەک بەلەمی سادەیین ئەم بەلەمە نقوم بێ هەمووی بەیەکەوە نقومە بێ بۆیە هیچ چارەیەکی ترمان نییە ئەمە یەکێتی لەوە زیاتر کە بەیەکەوە بڕێن من هیواشم بۆ یەکەوە ڕۆیات ئەو بەلەمە هەز ناکەی سا لە چاوی خەڵکی کوردستان تا ڕادێک دەرزووکەلێنی تێکەوتەوە پێویستی بە ئەبدێت و ئیرادێک تەمانە بێ بیکەین وایە ئەگەر ئەوە نەکەین ڕوبە رووسیا بینەوە لەو هەموو تەحەدیاتانێ ڕوبەڕووی عراقە بێتەوە ئەو تا ئەو زەنگەی کە بەڕێزت باس ئەگەر کاکزانە ئێمە ئەوە نەکەین ئێمە و بەتابەتی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان لەگەڵ لایەنەکانی تر بەڵام بەتایبەتی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نەکەین ئەو کەشتیە نقمە بێت ئەگەر نقم بوو ئەخینچین یعنی کۆتاییمان پێدێت یعنی ئەم ئەزمونە تر تەواو بێ بۆیە ئێمە چارێکی ترمان نییە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو چۆن سکرتێری مەکتەبی سیاسی کاک فازڵ میرانی جار لە دوای جار ئێڵێتەوە ئەڵێ بەدیلی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕوونە مەسەجێکی ڕوونە ئێمە یەکێتی ئەگەر ئەم ڕۆژ کە هێشتا بە یەکەوە نەرچوین بۆ بەغا بۆ مفاوزات جار توانجێ قسەیە جواب و جوابانەوەیەک لە بینمانە هەبێ هەر ئەیبیشە ئەو کاتی کە ئەچین بۆ بەغا هەر بەو ڕیتم و بەوەی قەعا بڕۆین نابێت لەبەری یعنی وەکوتم ئێمە هیچ چارێکی ترمان نییە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان کاگاری شتێک ماوە من پرسیارم نەکردوێ خۆت حەز بکەیت بۆکو پەیامێک بیگەێنیت نەوەڵام من هیچ شتێ نەماوە و باز ئەوەنەیە هیوادارم ئێمە ئەلەو ڕاستیەتێ بگەین سیاست بە خەڵکی سیاست مەدارەکرێ خەڵکی ڕۆشنبیر جیاوازن لە خەڵکی سیاست مەدار زۆری احتیادیە خوێندەوارێک ڕۆشنبیرێ یا کەسێکی ئاکادیمیسیەن معجب بێت یا لەژێر تەسیری بڵێن ئەدەبیاتی غەرب یا مفەکیرێکی غەربیا بێت ئەمە زۆر ئاساییە ئەمە حەقی شخصی ئینسانە بەڵام ئەستەمە تۆ پێی درێژی و پانی کوردستان بەڕاستەی غەرب بپێوی من هیوادارم یعنی مەسەجەکە گەیشتی بێت ئەمە یەک دووهەم سیاست لەسەر فەیسبوک و ئینستاگرام ناکرێ سیاست لە دەوری مێزەکرێ و بە گفتوگۆ بە عیلاقاتی دیپلۆماسی ئەکرێ ئەوە کەمکردنە لە شەعنی سیاست حتا لە شەعنی هی نیشتیمان پەروەری ئەو خەناعەتی منە زۆر سوپاس بۆ بەڕێز کاک ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی هەوڵە سوپاس بۆ گفتوگۆ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پارۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنەوە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.